بەڵێ سەبارەت بە سەردانەکەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسرور بارزانی بۆ ئەمریکا زۆر زیاتر دەمانوێت گفتوگۆ بکەین ئامانج لە سەرگەدانەکە و پشتیوانەکانی ئەمریکاش بە هەمانشەوە لەگەڵ میوانمان دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری سیاسی و دۆپلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان میوانە لەگەڵمان بەخێر هاتیت. زۆر بەڕێزی زۆر سپاس بۆ جەنابەت. دکتۆر ئەوەی کە دەیبینین لە ماوەی ڕابردوو لە هەواڵەکان سەبارەت بەم سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا دەبینین لەلایەن تەواوی بەرپرسانی ئەمریکا پشتیوانی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێت و پێشوازێکی گەرمیش لە سەرۆکوەزیران هەرێمی کوردستان کراوە. دەمانوێت بزانین هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە ئەم پشتیوانی کردە بەهێزا لە وتارەکان لە لێدوانەکان. خۆی سەردانی دەوڵەتمەدار بەڕێز مەسرور بارزانی بۆ ئەمریکا گرنگی خۆی هەیە لەوەی کە هەرێمی کوردستان ئەمڕۆ توانیوێتی بۆ ئەمریکا بیسەڵمێنێ کە ئەتوانێت ببێ بە هاوبەشێکی زۆر گرنگ لە ناوچەکە و لە هەمان کاتیشە دەتوانێت ببێتە هاوپەیمانێکی استراتیژ بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی کە بتوانرێت بەرژەوەندەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ناوچەکە بە پارێزراوی بمێنێتەوە و هۆکارەکەی چییە کە ئەو لایەنانە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگی بە جەنابی سەرۆکی حکوومەت دەدەن و گرنگی بە هەرێمی کوردستان دەدەن ئەوەیە کە هەرێمی کوردستان لە ڕابردووە ئەوەی سەلماندووە کە مای سەقامگیری ئەوەی سەلماندووە کە مای پێکەوە ژیانە لە ناوچەکەەوە لە مایی ئاشتەواییە لە ناوچەکە و هەوڵی ئەوەی داوە کە عێراق دووبارە بە باشی بنیاد بنرێتەوە بەڵام هەرێمی کوردستان دووچاری ئالنگاری و گرفت بووەتەوە لەلایەن حکوومەتی فیدراڵەوە و ئەمەش دەرفەتێکی زۆر باش بوو بۆ ئەوەی کە جەنابی سەرۆکی حکوومەت بتوانێت بەرچاوڕوونی زیاتر بدا بەلایەنی بڕیار لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەبارەت بە پەیوەندی نێوان هەرێم و حکوومەتی فیدرال و لە هەمان کاتیشە ئاماژە بەوە بکات کە ئێمە بەردەوامە بین لە پەیوەندەکان دوولایەنەکانمان لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەو پێی کە ئەمەی کە ئەنجام درراوە لوتکەی دیبلۆماسیە بەو هۆکارەی کە توانراوە سەرجەم بڕیار بەدەستان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ببینرێن چ پەیوەندی هەبێت بە کۆشکی سپیچ پەیوەندی هەبێت بە کۆنگرێس پەیوەندی هەبێت بە ئەو لایەنانەی کە ئەمڕۆ بڕیاردە بەدەستن لە ئەمریکا بۆ ئەوەی کە وەکو چۆنڵە کاریگەریان هەبێت لەسەر حکوومەتی فیدرال. باشە دکتۆر ئەوەی کە گرنگە بەلای شەقامی سیاسی کوردستان بەلای هاوڵاتانیشەوە ئەم سەردانە ئەتوانێت هەرێمی کوردستان لەم بارودۆخی کە ئێستا جەنابەت ئاماژەت پێکرد کە ئاڵنگاری هەیە لە هەرێمی کوردستان لەم قۆناغا پەیوەندەکانی لەگەڵ ئەمریکا بۆ قۆناغێکی نوێتر ببات یاخود بە شێوەیەکی تر ئەتوانێت ئەم گرژ و ئاڵوزیانی کە ئێستا هەیە ئەم ئاڵنگاریانی کە ئێستا ئەم کۆبوونەوانە ببێتە دەرگایەک بۆ کردنەوەی نوێ لە پەیوەندەکان لەگەڵ عێراقا و چارەسەرکردنی کێشەکان. خۆی ئەوەی کە دەوڵەتمەدار لەوێ خستوێتێ ڕوو سەبارەت بە دۆخی هەرێمی کوردستان ئەوەی ڕوون کردوێتەوە کە ئەمڕۆ ئەمریکا پێداچوونەوەیەک دەکات بەو سیاسەتەی کە پێشووتر ئەنجامی داوە بەرامبەر بە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان ئەمڕۆ گرنگیەکی زیاتری پێدەدرێت بە حکمی ئەو دەربڕینانەی کە جەنابی وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی پێکردووە بە حکمی ئەوەی کە ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی ئەو وڵاتە ئاماژەی پێکردووە و لایەنەکانی ترش لە کۆنگرێسەکان کۆنگرێسمانەکان ئاماژەیان بەوە کردووە کە هەرێمی کوردستان گرنگە ئێمە هاوبۆک و هاوپەیمانێک پاڵپشتی دەکەین و مەبەستمانە سەقامگیری و ئاسایش لە هەرێمی کوردستان بپارێزرێت و لە هەمان کاتیشا کار بەوە دەکرێت کە هێزی پێشمەرگە بەتواناتر بکرێت و ئابووری کوردستان بژانەوەی زیاتر بەخۆیەوە ببینێ و بەرهێنان لە هەرێمی کوردستان بکرێت و کار بکرێت بۆ ئەوەی کە پەیوەندیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەرێم زیاتر پتەوتر بێت و ئەمە وەکو چۆنەڵێ دڵنەواییەک دەدات بە شەقامی کوردستان و دڵنەواییەک دەدا بە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڵێ وەکو چرایەکی سەوز هەڵکراوە زیاتر بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە هەنگاو بنێت. بەڵێ باشە وەزیری دەرەوەی ئەمریکا دەڵێ پەیوەندیمان لەگەڵ هەرێمی کوردستان تەواوکەری ئەو پەیوەندیە 360 پلەیەکە لەگەڵ عێراق هەمانە ئەمە چی ئەگەێنێت؟ ئەمە ئەوە دەگەێنێت کە لە چوارچەوەی عێراقێکی فیدراڵە هەرێمی کوردستان دەبێت زۆر گرنگی پێ بدرێت و هەرێمی کوردستان کە هاوبەشێکە لە ناو ئەو فیدراڵەیە و لە هەمان کاتیشا پێویستە ئەو کێشانەی کە لە نێوانی بەغدا و
هەولێر هەیە بە شێوەیەکی ئەرێنی چارەسەر بکرێن و ناکرێت چیتر هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە قۆرغ بکرێت پەراوێز بخرێت و پێویستە گرنگی بە دەستور بدرێت پێویستە بەو مادە دەستوریانەیە بچرێتەوە کە لە ڕابردووە بە هەڵپێسێدراوێتی ماونەتەوە ئەمە سەرجەم ئەوە دەگرێتەوە کە 306 پلەت تەواوی ئەو پاکێجەیە کە لە عێراقا هەیە بەو واتایە هەرێمی کوردستان ئەمڕۆ دەبێ زیاتر ڕۆڵ بجێڕێت لە ناوچەکە و هەرێمی کوردستان دەبێ زیاتر گرنگی پێ بدرێت و ئەگەر بێت و لە ڕابردووە وەکو چۆنڵێ چەند لایەنێک هەوڵی ئەوەیان داوە کە هەرێمی کوردستان بخەنە ژێر فشار و گوشارەوە بەوەی کە بڕیار دەردەکەن بۆ کەمکردنەوەی ئەو قوارەیە ئەو کەسانە بە هەڵە چوون بۆ لەبەرەوەی هەرێمی کوردستان هاوپەیمانێکی هەیە کە ئەمریکایە پاڵپشتی دەکات. تەواوی کۆبوونەوەکان سەرنجمانە خاتە سەر دەستەواژەیە کورد تەنیانە ئەمە چ پەیامێکی تیا چ بۆ ناوخۆ لە عێراق مەبەستمە چ بۆ وڵاتانی دراوسێ دەرەوە خۆی ئەوەی ڕاستی بێت ئەوەی کە ئەم پەیامەی کە لەلایەن وەزیری دەرەوە دراوە تەنها ناوخۆی هەرێمی کوردستان یاخود عێراق ناگرێتەوە بەڵکو بۆ ناوچەکە بە تەواویش دەگرێتەوە کە بەڵێ ئەمڕۆ ئێمە پاڵپشتێکی تەواوی گەلی کوردستان دەکەین و حکوومەتەکەی دەکەین بەوەی کە ئەم حکوومەتە توانیوێتی لە ڕابردووە خۆڕاگر بێت سەرەڕای ئەو هەموو فشارانەی کە ئەنجام درراوە بەرامبەری و ئێمە ئەو خۆڕاگریە و ئەو بەرخۆدانەی کە بە کاتی خۆشی هێزی پێشمەرگە بۆ نمونە لە بەرەنگاربوونەوەی داعش نواندوێتی بە ناوی مرۆڤایەتیەوە ئەو کاری ئەنجام داوە ئێمە ئەوانە بەرز دەنرخێنین و هەوڵی ئەوا دەدەین کە زیاتر پاڵپشتی بکەین بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بتوانێت بەرگری لە خۆی بکەوە بتوانێت پەرەپێدان بە خۆیەوە ببینێەوە بتوانێت ببێت بە خاڵێکی وەرچەرخان لە ناوچەکەیە دەبەرەوەی هەرێمی کوردستان نمونەیەکی زۆر باشی بابەتی دیموکراسیە بە هامرۆیەکانە کە لێرە هەمووی پارێزراون ئەمانە هەمووی وای لێ دەکات کە ئەمڕۆ ئەمریکا بە ڕاشەکاوی پێمان دەڵێت هەرێمی کوردستان ئێمە دەی پارێزین و دەبێت ئایندەیەکی ڕوونی هەبێت لە ناوچەکەیە. دکتۆر سامان سۆرانی لەگەڵمان بۆی ڕاوێژکاری دیپلۆماسی و سیاسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس بە وەڵامەکە. سپاس بۆ ئێوەش.